9 شوبات ڕۆژێکی تری ڕەشە بە نێوچاوانی دەسەڵاتێکی خۆسەپێن کە بە هێزی چەکدار و توندوتیژی وەڵامی توێژێکی دایەوە کە چەکی دەستیان قەڵەمە و ئامانج و داواکاریان تەنها موچەیە وەک مافێکی سەرەتایی. لە کاتێکدا مامۆستایان و فەرمانبەران دەیانویست بۆ داواکردنی مافەکانیان بستنە هەولێر لە یەکەم بازگا هێزە ئەمنیەکانی هەولێر بە گازی فرمێسکرێژ و لێدان و چەک ڕوبەڕوویان بوونەوە. چاودێران دەڵێن ئەو دیمەنانە دووپاتکردنەوەی ئەو دیکتاتۆریەتەیە کە 30 ساڵە دەسەڵاتی کوردی لەسەری بەردەوامە. واقعەکە کاتوانین بڵێ ئەو ناوی لێ بنێ دووبارە بوونەوەی شێوازێک لە شێوازەکانی دیکتاتۆریەت و خۆسەپاندنە. ئەو خۆسەپاندنەش یعنی لەوانەیە دڵیان بۆ خۆش بێت، یعنی دوێنێ ئاهەنگ دەجێڕدرا لەو هەولێرە کە تەماشا بکەی بە حکومەوەی کە خەڵکێک نهاتۆ خۆ پیشاندام کە خەر من دیمەنێکت پێ پیشاندەم ئەو دیمەنە ئیفترازە لە مێشی خۆمان دروستی بکەین. دیمەنەکە چی ئەگەر هاتوو ئەو دەسەڵاتە پارێزگاری هەولێر لە زیاتی بڵێ میوانە ڕەزا قورس بە میوانی ڕەزا سووک وەسی بکردبان بچوە ئەم دێگەڵە پێشوازی لێ بکردبان بیبربا بۆ بەردەم نەتەوە یەکگرتوەکان پاشانیش لەوێ هەمیان کۆ بکردبان بچوبانە قاعەی سعد عەبدوڵڵا لەگەڵ سەرۆکی کاربەڕێکەری ئەنجومەنی وەزیران کۆبان دیمەنی چەند جوان و دەسەڵاتە پیشان دەدرا. ئەرێ حکومەت دەڕوخوا ئەرێ یعنی چی تێدا بووە گەر ئەو دیمەنە جوانە پیشان دەبێ وان لە خەڵکی کردیا خەڵکەکە ئاگای لە هیچ نەمایە بەس بێ هەر مەعاشەکەم بداتێ بژیم. چاودێریشی دیکەی سیاسی دەڵێت لە هیچ کوێی دنیا نەبووە داواکردنی ماف مەترسی بێت، دەشڵێت چەکی گەورەی ئەو مامۆستا و فەرمانبەرانە تەنها قەڵەم بووە بۆیە نەدەبوو بەو جۆرە مامەڵەیان لەگەڵدا بکرابوایە. دەبوایە دەسەڵاتدارانی هەولێر بەگوڵ پێشوازی لە مامۆستایان بکەن، چونکە ئەوان چەکە گەورەکەیان قەڵەم بوو، نەشاتون خۆ پیشاندام بکەن، نەشاتون بینا بڕوخێنن، نەشاتون حکومڕانیەکە بڕوخێنن، هاتبوون داوای مافی خۆیان بکەن. لەکوێی دنیا هەبووە تۆ داوای ماف بکەی خەتەربی لەسەر حکومڕانیەکە بەداخەوە نەدەکرا. بەڵێ خەڵکی هەولێر ناڵێم کەم تەرخەم، بەڵام دەبوایە زیاتر بەدەنجی مامۆستای ناڕازی سلێمانی بەهاتابوونایە. بەڵێ خەڵکی هەولێر فشاری لەسەرە، ترسی لەسەرە، یعنی باوەڕ کە جیاوازەکان هەیە، یعنی تو بڵێ جیاوازی نییە جیاوازی هەیە، بەڵام بەداخەوە ئەوەی ڕوویدا نەخوازرا بوو، کارێکی خراپ بوو بۆ حکومڕانی، بۆ دنیای دەرەوە، بۆ ناخۆش. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەهۆی ناکۆکی سیاسیەوە پارتی ڕێگەی لە سەرۆژی پەرلەمان گرت بگەڕێتەوە بۆ هەولێر. ئەمجارە شەمان ئەو سیناریۆیانە دووبارە بوونەوە و ڕێگری لە مامۆستا و فەرمانبەران کرا بۆ داواکردنی مافە سەرەتاییەکانیان بە شێوەیەکی مەدەنی بستنە هەولێر. ئەمەش سەلمێنەری ئەو شکستە و ترسنۆکی دەسەڵاتی گەندەڵ و نادیموکراسی هەرێمە کە لە دوای دەیان ساڵ سەرەتاییترین مافی دەربڕینی بیرروڕا بە خەڵکەکەی ڕەوا نابینێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.